خۆشحاڵین بە ئامادەبوونتان لە یەکەمین کۆنفرانسی زانستی بەشی تەکنیکی میدیا لە کۆلێژی تەکنیکی کارگەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. بێگومان بەشی تەکنیکی میدیا بۆ ماوەی 5-6 ساڵی ڕابردووی یادی یاخود لە ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا فستیڤاڵ و کەرنەڤاڵ و یادی ئەم یادەیە و جژنێکی ڕۆژنامەنووس و میدیاکاران کردوێتەوە. بەڵام لەم ساڵدا ئێمە باشمان زانی بە پرۆژەی کۆنفرانسێک بکەینە دەستپێکێک کە جدیتر و بابەتیانەتر و زانستیانە مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکەین یاخود ئەم یادەدا بکەین بۆ ئەوەی کە ببێتە نەریتێک لەو یادە کلاسیکیە بەردەوامەی کە ڕاهاتوین یاخود وەکو بۆنەوە پرسەکانی تر جودای بکەین یاخود جیاوازی بکەین لە کۆنفرانسێکی زانستی کارەکانمان دەست پێ بکەین. دیارە میدیا لە هەرێمی کوردستان بەڕێزان هەموومان دەزانین بە تایبەتی ئێمە ئەکادمیان و میدیاکاران لە کۆمەڵێک قەیرانی جۆراوجۆردایە، قەیرانی یاسایی، قەیرانی تەکنیکی، قەیرانی سیاسەتی میدیایی و قەیرانی تەکنۆلۆژیا و تەنانەت بوونی بارگا و سیاسەتی دارایی یاخود دارایی و کارگەڕی و خودی دەستگا میدیایەکان. بە شێوەیەکی گشتی ئێمە لە باسی یەکەمدا ئاماژەمان بە چەند خاڵێکی گرنگ کردووە کە لەناو میدیای ئەلکترۆنی کوردیدا لە کاتی ماڵەوە لەگەڵ داعشە هەیە. یەکێک لەوانە بریتێ لە باوەڕکردن بە سەرچاوەی زانیاریەکان. بەداخەوە بەهۆی جێبەجێ نەکردنی یاسای مافی زانیاری لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا بەهۆی منەظەمەبوون ئۆرگانیزەبوونی داعشەوە کە بە هیچ شێوەیەک زانیاری نەدەکەن وای کردووە میدیای کوردی ئایا لە پێناو هوروژانەی خەڵکا بێت، لە پێناو کلیکێکی زیاترا بێت یاخود لە پێناو دەرسنی حەقیقەتا بێت. زۆر جاران پەنایان بردووە بۆ سەرچاوەی نادیار لە پێناو دەستکەوتنی هەواڵ لەسەر داعش یاخود لەسەر هێزی پێشمەرگە. بۆ نمونە چەندین جار هەواڵ بڵاوەتەوە لە سایتی دەبین یاخود لە ڕۆژنامەی هاوڵاتی بەبێەوەی ئەم سەرچاوەی هەواڵانە جێگەی متمانە پێکراو بوون. دووهەمین جۆر بڵاوکردنەوەی زانیاری لە سەرچاوەکانی دەرەوڵاتەوە. بەپێی یاسای ڕۆژنامەگەری بەپێی مادەی 11 لە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2000 وەرگرتنی هەر بابەت و زانیاریەک لە سەرچاوەکانی دەرەوڵات یاخود سەرچاوەبیانەکانەوە هەمان بەرپرسیارەتی ئەو کەسانی کە پێێتە ئەستۆ کە لە ناوخۆی وڵاتەکە هەیەە. دەرەنجامەکانی ئەم توێژینەوەیە گەشتنە و ڕادەی کە ئاسایشی میدیای ئەلکترۆنی یاخود مامەڵەکردنی میدیای ئەلکترۆنی لەگەڵ ئاسایشی نەتەوەی لە ئاستی پێویستدا نەبووە و پێویستە داو دەستگاکانی ڕاگەاندن فلتەرێکی قانونی و ئیتیکی بۆ خۆیان دابنێتەوە مامەڵەکردنە و لە هەمان کاتدا پێویستە داواکاری گشتی ئەکتیڤتر بکرێت لەبەر هەندێک جار بابەت بڵاو بێت و ئەرکی داواکاری گشتی ئەسکاڵاتەوە ماکرد. سێهەم بریتیە لە پەروەردەکردنی ڕۆژنامەنووسان و هیچ ڕۆژنامەنووسێک نابێت مۆڵەتی کارکردنی کاری میدیای پێ بدرێتێ بەبێ بینینی خولەتی چڕوپڕی یاسایی و قانونی. چوارەمینیان بریتیە لە دامەزانی ئەنجومەنێکی باڵا بۆ چاودێریکردنی میدیاکان و زۆر سپاستان دەکەم و کاتم لێکردن. کۆمەڵگەیەک کارسەوارزەی لێکدابراوە بە دەرەجەی یەکەم ئەگەر توێژینەوەکان هەمووی دەرێخاتکە بەشی زۆری دەرێخاتکە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لەبەرەوەی کەناڵەکانی ڕاگەیاندنیش خاوەنداریەتەکانی لەلایەن حیزبەکانەوە ئەم کاریگەریە تا دێت زیاتر دەبێت بەداخەوە. توێژینەوەکەی من لەسەر ڕۆڵی کەناڵەکانی ڕاگەیاندنە کوردیەکانە لەسەر پرسە نەتەوەیەکان بە دوو ئاراستە کردیم. ئاراستەیەکەوێت کە کاریگەری ڕووی تیۆریە خۆم گەشتمە چەند ئەنجام و ئاراستەی دووەم بە حکمی هەم لە پەرلەمانی شەکەم و هەم لەگەڵ پەرلەمانتارەکانە کارەکەم پەرلەمانتاری ئێمە چۆن ئەڕوانێتە ڕۆڵی ئەم کەناڵانەی ڕاگەیاندن چکەوان بە دوو پێوەر کاریگەریان لەوانەیە لە هەر چێن و توێژێکی تر زیاتر بێت. هەم چاودێرن بەسەر حکوومەتەوە و هەم داڕێژەری یاسان و زۆربەی لە زۆری کەموکوڕەکانی کەناڵەکانی میدیا لە کوردستانە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە کەمترین یاسامان هەیە بۆ ڕێخستنی کاری میدیایی. چوارچێوەی تیۆریەکەی وتومەتە دوو بەشەوە. بەشی یەکەمی ئەوەیە کە پێکاتۆ لە پێناسەی چەمکی نەتەوەیی و ناسنامەی نەتەوەیی ئەمە دوو دەواازەی گرنگە بۆ چوونە ناو